ئەنجا هەشتەمین البراءة من الطاغوت والكفر به، ئینسان بەڕائەت دەرببڕێت لە تاغوت، لە پەرستنی غەیری خوای پەروەردگار. ئەنجا بڕوای نەبێ بە پەرستنی غەیری خوای پەروەردگار. خوای گەورە دەفەرمێ فەمەن یەکفڕ بالطاغوت ويؤمن بالله، دوو مەرجی داناوە بۆ ئیمان و ئیسلامەتی برام. یەکەمیان بڕوات بە پەرستنی غەیری خوای گەورە نەبێت، کوفر بە تاغوت کەی، و دووهەمینیان ئەنجا بڕوات بە خوای پەروەردگار هەبێ، بڕوات بە ئەڵڵا هەبێت. خوای گەورە دەفەرمێ فەقەد استەمسەکە بالعوروة الوثقى لا انفصام لها، ئەوجا ئەو کەسە دەستی بە پەتێکی زۆر ئەستورەوە گرتووە، بە قوڵفێکی زۆر مەحکەم و پتەوەوە گرتووە. خوای گەورە دەفەرمێ پچڕانی بۆ نییە، بەڵام ئەو دوو مەرجەی تێدا بێت، کوفر بە تاغوت، ئیمان بە خوای پەروەردگار. ئایا تاغوت چییە؟ تاغوت بریتیە لە پەرستنی غەیری خوای پەروەردگار. تاغوت بریتیە لەو کەسانەی کەوە پێش خەڵک دەکەون بەڕێی بێشەرعیدا، لەو کەسانەی کە بە بەرنامەی دەستکرد خۆیان لە خەڵک دەکەنە پێشەوا و ڕابەر، ئەو کەسانەی بەڕێی بێشەرعیداوە پێش خەڵک دەکەون نابێ شوێن ئەوانە کەوی. ئایا کوفر بە تاغوت چییە؟ بریتیە لەوە کە لێی دوور بێ، بریتیە لەوە کە بڕوات پێی نەبێت. بۆیە خوای گەورە دەفەرمێ وەلەقەد بەعەثنا فی كل ئومەة ڕەسوولا، لەناو هەموو گەلەکان و ئومەتەکاندا پێغەمبەرمان ناردووە بۆ ئەن اعبدوا الله واجتنبوا الطاغوت، پێمان گوتون کە بە هەموو پێغەمبەرانمان ئەوە گوتووە کە دەبێ خوای گەورە بە تاک و تەنهایی بپەرستن، ئەنجا لە تاغوت دوور بن برام. ئەوە معنای کوفر بە تاغوتە کە ئینسان خۆشی نەوێت، سەری نەخات، پاڵپشتی نەخات و بڕوای بە پەرستنی غەیری خوای پەروەردگار نەبێت، شوێن بەرنامەی غەیری خوای پەروەردگار نەکەوی. ئەوە مەرجی لا ئیلاهە ئیلا اللهە برام بە نەسی ئایەت. بۆیە سەید قوتب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت کاتێک کە لەسەر لا ئیلاهە ئیلا الله لە سێدارە دەدرێت، کە لەسەر لا ئیلاهە ئیلا الله سجن دەکرێت، بەر لەوەی کە لە سێدارە بدرێت کەسێکی بەناو خوێندەوار دێنە لای دەڵێن بڵێ لا ئیلاهە ئیلا الله، بەڵام ئەو دەفەرمێت ئەمن لەسەر لا ئیلاهە ئیلا الله شەهید دەکرێن برام، ئەتۆ نان بە لا ئیلاهە ئیلا اللهەوە دەخۆی. تەماشاکەن برام ئینسانی دامەزراوە چۆنە لە کات کە لەسەر لا ئیلاهە ئیلا اللهدا بمەزرێت. بۆیە گوتیان شتێک بنووسە، یەک ئیمزا بکە، بڕیاری لە سێدارەدانەکەت هەڵدەوەشێتەوە، یەک ئیمزا بکە، یەک ئیمزا شتێک بنووسە بۆ جەمال عەبدولناسر بڕیارەکە هەڵدەوەشێتەوە. بەڵام ئەو پیاوە کە لەسەر لا ئیلاهە ئیلا الله دامەزراوە کە بڕوای بە پەرستنی غەیری خوای گەورە نییە، بڕوای بە تاغوت نییە، گوتی ئەو پەنجەیەی کە شایەتمانم پێهێناوە، ئەو پەنجەیەی کە یەکتاپەرستی خوای پەروەردگار شاهیدی یەکتاپەرستیم پێداوە لە نوێژدا، ئەو یەکتاپەرستی و لا ئیلاهە ئیلا اللهە کە بەو پەنجەیەم چەند ساڵە دەیدەم، ڕێگریم لێ دەکات لەوەی کە یەک کەلیمە، یەک وشە بنووسم بۆ کەسێک کە حکمێکی تاغوتی هەیە، یەک وشە نانووسم، چونکە پەنجەیە کە لا ئیلاهە ئیلا اللهم پێگوتوە شاهێدی یەکتاپەرستیم پێداوە، لە نوێژدا ڕێگریم لێ دەکات یەک وشەی بۆ بنووسم، یەک وشەی پێ بنووسم، ئەو لا ئیلاهە ئیلا اللهە ڕێگریم لێ دەکات تەنها یەک وشە و یەک کەلیمە بنووسم بۆ کەسێک کە حکمێکی تاغوتی هەیە، بۆ کەسێکی بێدین، بۆ کەسێکی زاڵم و ستەمکار.